بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه وصار على نهجه إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خۆشەویستان و ئازیزان ماوەستانی بەڕێز برانی خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. لەوانەی سێیەم لە خزمەت کتابی فتح القریب یا مەتنی ئەبی شوجاع گەیشتینە بابەتی دەستنوێژ. لەوانەکانی ڕابردوو کە دەستمان پێگرت لە بابەتی سیواک کۆتاییمان پێهێنا، ئەوڕۆ ئینشاءڵڵا دەچینە خزمەت بابەتی دەستنوێژ و ئەو بابەتانەی کەوا بە دوای دادێن ئینشاءڵڵا. ئەو زانە بەڕێزە کە ئەفەرمێت وەک لە بەرچاوتانەوە و کتابەکانیشتان لە لابیتن زۆر باشە، چونکە بەحەقەت بەشکەم تێبینیەک بۆ چوونێک شتێکی جیاواز کە قەڵەمدارێک شتێکتان لە لابیتن بنووسن لەوانەیە باشتر بێتن. ئەفەرمێەوە فروض الوضوء ستة أشياء. فەرزەکانی دەستنوێژ بە گوێرەی کەوا لە قورئانی پیرۆزدا هاتیە و لە فرمودەکانی پێغەمبەردا هاتیە صلی الله عليه وسلم، شش شت کە پیانە گوتێ فەرزەکانی دەستنوێژ. یەکەمیان النية عند غسل الوجه. یەکەم شت نیەت هێنانە. طبعا ئەمە باسمان کرد لە ئەوانەکانی ڕابردوو کە نیەت جیاوازی نێوان عیبادەت و عادەتە، یعنی هەر کاتێک کە ئینسان بێوێ عیبادەتێک بکاتن، پیامبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانەکە إنما الأعمال بالنيات، کە بتێ وەکو عیبادەت ئەنجامی بدەی دەبێ نیەت بینی. ئەوەی کەوا عادەت و عیبادەت یەکجیا ئەکاتەوە نیەت هێنانە. جا بۆیە دەستنوێژیش شەرتە وەک عولەما ئەفەرمون لە بۆ نوێژ و عیبادەتیشە، چونکە باسمان کرد ینی خوای پەروەردگار باسی تەفاسیلی نوێژ ناکە، بەڵام باسی تەفاسیلی دەستنوێژەکە لە قورئانی پیرۆز. دووەمیان غەسل الوجه، شوشتنی دم و چاوە. طبعا شوشتنی دم و چاو دەربارەی نیەتیش لەوانەیە وەک ئەڵێ بەدڵتاندا بێ یاخود زۆر جار بۆ چوونی جیاواز ئایا نیەت بە زبان بگوترێتن، ئایا لە دڵدا بێتن، ئایا هەردووچیان بێتن. بێگومان زانایان قسەی زۆریان لەسەر ئەو بابەتە کردیە. ئینسان ئەگەر بە زبانیش بڵێتن هیچ مانیعێک نییە. وەک ئیمامی نەوەوی ئەفەرمێ لیوساعد اللسان القلب، بۆی زبان هاوکاری دڵ بکاتن. ئەجینا ئەگەر لە دڵدا تەسبیت نەبێتن، بە زبان ناکرێ ئەتوو شتێک بڵێ و دڵیشت ئاگای لێ نەبێتن، چونکەوە عیبادەتە، تو دەتەوێتن وەکو پەرستشێک لە خوای پەروەردگار نزیک بیەوە. جا بۆیە نیەت هێنان بە زمان و بە دڵ هەردووشیان پێکەوە تەوافوقێک هەبیتن زۆر باشە. نیەتی دەستنوێژیش طبعا یەک دوو نیەت کە وارد بووینە عولەما فەرموویتیان هەر بڵێن وەکو دەست نیشانکردن. ئەوەی کە زۆر باوە لەوانەیە زۆر بەمان ئەو جۆرە نیەتێ بێنین، نەوەیت ڕەفع الحەدەثی، نیەتمێ بێدەستنوێژی لەسەرخۆ مەلا ئەبم. بەڵام خوا پەناماندا ئەوانەی کەوا نەخۆشی بۆ نمونە کە دەڵێتن ئەجەلەکم الله، یعنی ئەوە بابەتی فقی زۆر جار باسی شتی سەیر و سەمەرە ئەکەین کەڵە دەبێت مامورن کە میز چڕکەی هەیە، ئەوە بێدەستنوێژی لەسەر لا ناسیتن، بە ئاگادار بین. چونکە بێدەستنوێژی ئەوەیە کە کەسێکی ئیعتیادی دەستنوێژی نەبیتن کە دەستنوێژە شواتن ببێتە کەسێکی بەدەستنوێژ، بەڵام ئەو بەڕێزە لەبەرەوەی هەمیشە میزی لێدێتن، لۆیەت بێدەستنوێژی لەسەر لا ناچێتن. لۆیە عولەما ئەفەرمون وا باشە نیەتی دیکە بێنێتن، بڵێن نەوەیت ئیستیباحەتە الطهری، نەوەیت ئیستیباحەتە الصەلاتی، نیەتمێ دەستنوێژ لە خۆم حەڵاڵ دەکەم، نیەتمێ دەستنوێژ لۆ نوێژ ئەگرم، ینی ئەو وشانە بەکاربێنیتن ئەجینا ڕەفعی حەدەث نابێتن، بێدەستنوێژی لەسەر لا ناچێتن. تەمانە ئەوە قسەی عولەمایە دەربارەی نیەت. دووەمیان شوشتنی دم و چاوە. دم و چاو لە بڵێن لەو موانەڕە تاکو چەناگەی پێڵێن چی پێڵێن ئێرانە ذەقن، لێرانە هەتا ئێرە بە درێژی و لە گوێیەکانیش ئەلێرە تاکو ئێرە بەپانی، ئەو هەموو دم و چاوە وەجهە. جا عولەمای ئوسوڵی قسەیەکیان هەیە فەرمێ ما لا يتم الواجب إلا به فهو واجب، یعنی تو هەوڵ مەدە ئێستا هەر ئەوەندە ئەو وەجهەی بشۆی، لەبەرەوەی
تەڕنائیشکێک ڕوو ئەدا لە نێوان وەجه و ناوەجه، یعنی ئەوەی دەکەویتە ئێرانە ئەو منتیقانە لێ باشترە زۆرتری بشۆی. یعنی ئێستا هەیە زۆر جار لەوانەیە لە مزگەوتەکان جەنابیشتان بینە هەر ئەوە مستێکی کەم ئاو ئەگریت و بە چاوانی دادەکا وەچی دوور لە ڕووتان، ینی منداڵێک کە تازە فێرە دەست نوێژەبی هەر ئەوە بە بێمبالاتی هاتیە هەر شقا ئاوێک بە چاوەندا ئەکە نا دەبێت دموچاو جوان تەڕ بکرێتن لەبەرەوەی تەڕنائیشک لەوانە ڕوو نەداتن لەوەی کەوا وەجهە دیاریش، ینی فعلەن ئێستا وەجهش کامەیە ئەوەی کە بەروە ڕووە جا ئەلێرە لەو پرچە هەتاک و چەناگا لە گوێ هەتا گوێ و تەڕنائیشیش هەوڵدەی ڕوو نەداتن. سێمیان غەسل اليدين إلى المرفقين، شوشتنی دەستەکانە تاکو هەنیشکان. طبعا وەکو لە ئاەتەکەدا هاتی کە خوای پەروەردگارە فەرمێ يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق. وأيديكم إلى المرافق هەرچەندە ئیلا هاتیە، یعنی لەوانەیە لێکدانەوەی هەڵە بکرێتن جار وهەیە ئیلا واتە تا ئەگاتە هەنیشکان نا، علەما ئەفەرمون ئەو ئیلایە بەمانای مەعەدێتن لەبەرەوەی ئەمە یعنی وەکو ئەهلی سونە والجەماعە یعنی هەمیشە بە پیرۆزی و بەرزیەوە چاو لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا ئەکەین صلی الله عليه وسلم. یەکێک لە مهمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و فەرمایشتەکانی ڕوونکردنەوەی قورئانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێی وارد نەبووە بەو شێوازە، بۆیە هەنیشتیشی شوشتیە کە علەما فەرمون ئەو هەموو ئەحادیثە وارد بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەنیشتیشی شوشتیە، جا بۆیە ناکرێت تاکو هەنیشک بەڵکو هەنیشتیش بشرێتن إلى المرفقين واتە هەنیشک لەگەڵ بشرێتن. ومسح بعض الرأس وشوشتنی واتە خاڵی چوارەم عفوا مەسحکردنی هەندێک لە سرە. مەسحکردن کە ئەویش هەر لە ئاەتەکەی وامسحوا برؤوسکم کە خوای پەروەردگار ئەفەرمێتن واتە مەسحی سەرتان بکەن. جا لە مەذهبی شافعی بەڕاستی ئەلێرەدا ئیمامی شافعی یاخود مەذهبی شافعی زۆر ئاسانە. ما يسمى بالمسح هەر کەمترین دەستی تەڕ بخێسە سەرت. زۆر جار ئەبینین لەوانەیە جەنابیشان حتمما دیقەتاندایە کابرا ئەبینی ئەوە ئاوێ بە سەری داکە، نا پێویست ناکە بە دەستێک کە کاتێک دەستەکانی شوشتن دەست بخەوە بەر ئەو بەلوعەیە حەنەفی چی پێڵێن یاخود ناوکانیە تەشتەیە دەستی بخۆ ناو بە ئاوێکی پاک دەستێک بەسەرت دادەینی هەر ئەوەندە بەس هەر ناو بندرێ بە مەسح. جا ئیتر ئەگەر هەمووت کرد ئەوە لۆی لە هەموو خلافەکان دەرسی هەموو مەداهیبەکان حتا وارد بووە بڵێن ئێستا لە مەذهبی ئیمامی شافعی ئەگەر هات و مەسحی ئەوەندەت کرد و جەمەدانی لەسەری بوو مەندیلت لەسەری بوو ینی حاڵەتە ئەتوانی لەسەر مەندیل و عیمامەش دیارە ئەوەش لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وارد بووە. دیارە لای مەذهبەکانی دیکەدا بەوەندەی پێک نایەتن بەلای کەمی ڕوبعێکی سەر دەبێ مەسح بکرێتن. جا لۆیە ئینسان ئەگە بتوانیتن دەستێکی ئەوە تەڕ بە هەمووی دابێنێتن لۆی لە خلاف دەرچێت و ئەوەش بکاتن. بەڵام ئەگەر بەو قسەیەش بکەین کێشەن یە مادام علەما باسییان کردیە. وغسل الرجلين إلى الكعبين خاڵی پێنجەم شوشتنی لاقەکانە تاکو گوێزینگ گۆزینگ گوێزینگ ئیتر ئەو ناوانە ئەگەر ئەوەیەکمان تێدا هەبوو ئیشاڵڵا ینی چکە لە کوردەواریشدا جاروێ وشەکان لەوانەیە وەکو یەکتی نەڵێن ئەمە شوشتنی پێ تاکو گوێزینگ کە ئەوەش هەر لە ئاەتدا واریدە. طبعا شیعەکان لێرانە لێکدانەوەیەکی هەڵە ئەکەن وەکو گوتمان ئێمە وەکو ئەهلی سونە والجەماعە کە یعنی بە بەرزی و پیرۆزی چاو لە حەدیثەکانی پێغەمبەرەکەین صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەگەر خوفی لە پێدا بوو بێتن دەنا لاقەکانی شوشتیە. بە لێکدانەوەی نەحوی لە بۆ ئەو بابەتە بچین وامسحوا برؤوسکم وأرجلکم یعنی نەجێڕینەوە وأرجلکم بە فەتحە. طبعا ئاەتەکە کە جەنابیشان لەبەرتانە حتمما دەگەڕێتەوە سەر فاغسلوا وجوهكم وأيديكم وأرجلكم يعني دەگەڕێتەوە پێشی وامسحوا برؤوسكم لێ بە منصوبی ئەخوێندێتەوە فتحا نەک بە وامسحوا برؤوسكم وأرجلكم واتە بە جەڕ ناخوێندێتەوە تەنها لە کاتی مەسحی سەرخوف نەبێتن کە مەسح ئەکرێتن کە ئیشاڵڵا کە پێی گەیشتین زیاتر باسی ئەکەین واتە لاقەکانیش تا گوێزینگان دەشوێتن و لەوەشدا ئینسان
لەسەر گوێزینگەکان تەنها ڕانەوەسیتن بەڵکو يعني پشتی گوێزینگەکانیش و پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم مدحی ئەو ئومەتە ئەکا فەرمێ بە ئاثەواری دەستنوێژەکانیان لە ڕۆژی قیامەت دەناسێنەوە بۆیە کەسێک کە دەتوانی با زیاتر پێیەکانی و دەستەکانی و دموچاوی تەڕکات و لە کاتی دەستنوێژ لۆ ئەوەی زیاتر شەبق بدات و درەوشێتەوە ئینشاء الله لە ڕۆژی قیامەت. والترتیب على ما ذكرناه خاڵی شەشەم و کۆتایی ئەو ڕیزبەندیەی کە باسمان کردو کە لە ئاەت داهاتیە لە ئاەتەکەدا کە خوای پەروەردگار یەک لە دوای یەک باسی کردیا ئەو تەرتیبە لەوی وەرگیراوە واتە ناکرێ لاقەکان پێشی دەست یاخود دەستەکان پێشی دموچاو نەخێر تەرتیبیش واجب بەو ئەوانە فڕۆڵی دەستنوێژن واتە یەک لە دوای یەک ڕیزبەندی بکرێتن. دێنە سەر سونەتەکانی وسننه 10 أشياء ياخذ وسنن الوضوء سنتەکانی کە پیامبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجامی داینە لەگەڵ دەستنوێژ واتە ئەوانە ئینسان بەکردنی ما يثاب على فعله ولا يعاقب على تركه وعلماء كوصفي سنتيان كرديا يعني إنسان بأنجامداني پاداش وەرەگریتن لەسەر کردنی بەڵام بە ئیتر لە بیرچوونە ئەنجام نەدانە ئەوە ئینشاء الله ئینسان سزا نادرێت و لەسەری تاوانبار نابێتن. ئەوانیش دەشتن یەکەمیان التەسمیە یەکەم شت بسم اللهی کردنە ئینسان لە هەموو کارێک بسم الله کردن سنەتە. پیامبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ كل أمر ذي بال لم يبدأ بالبسملة فهو أجذم أو أقطع فەرمێت هەر کارێک کەوا بە بسم اللهی دەست پێ نەکرێتن ئەوە بەڕاستی بەرەکەتی تێدانە جا بۆیە بسم اللهی کردن سنەتە. وغسل الكفين قبل إدخالهما الإناء خاڵی دووەم و یاخد سنەتی دووەم شوشتنی دەستەکانە بەر لەوەی کە ئەگەر وەکو لە ڕۆژانی ڕابردوو باسمان کرد کە بیخێ ناو تەشتێک یاخود سطلێکە طبعا جاران ئەو وەسائلەی ئێستا نەبووە ئەو مەغسەل و شێرە و بەلوعە و ئەو شتانە نەبووە شت یاکانی بۆ یان سڵ و شتیوە هەبووە جا ئەگەر دەستەکان پیس بن چونکە حەدیثی لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ ئەگەر شەوتان کردەوە کاتێک کەویستان دەستنوێژ بشۆن لەبەرەوەی تو نازانی دەست لە چێن دەرشەوی کردیتەوە بیشۆ ئەوجا دەستنوێژی پێ بگرا. جا عولەما ئەفەرمون لە ڕۆژیشدا بە هەمان شێوە تەمان خلاف لە نێوان عولەمایاندایە بەڵام ئەوە سنەتە. ئەگەر پیسی پێوە بێگومان ئینسان هەر دەبی بیشواتن ئەگەر پیس پێوە بەڵام ئەگەر بۆ نمونە نەتزانی پیسیانە بە تایبەت ئێستا بۆ نمونە کەسانێک لە دەوائیر و لەو شوێنانە لەوانەیە شتی خەراب و دەرمان و ئەو شتانە هەبیتن شەوانە لەوانەیە لەسەر ئەوەیە خەوی لێ بکەویتن لە شوێنێکی وە لێ دەستەکانت تعقیم کەی بیان شوی ئەوجا لەبەرێت و بە ڕووی خۆت دادەینی ئەوە بە پرست دادەینی ئەو دەستانە لەوەی کە هیچ شتێکی لێ ئەوە نەبێتن. بێگومان ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویتی لە سنەتەکانیش ئەوە شتێکە بەڕاستی تاکو یوم القیامە مرۆڤایەتی ئیسیفادەی لێ ئەکا و بە نەکردنیشی بێگومان یعنی تووشی خەلەل و زەرەرێک ئەبیتن یعنی ئەمە هەر بە چاو لە واجبەکان نەکەین سنەتەکانیش بە هەمان شێوە ئەو مەقامە بەرزیان هەیە. خاڵی سێم والمضمضة والاستنشاق ئەو لە زاری وەرکردن و ئەو لە دم یاخود کەپوو وەرگرتن یاخود لوت کە هەرسێ وشە بەکاردێنی واتە ئینسان پێشی ئەوەی کە دەست بە دەستنوێژ بکاتن دەم و لوتی خاوێن کاتەوە ئەگەر ئەجەل لەکم الله یعنی ئەمە گوتمان لە باسی فقهی شتی سەیر و سەمەرە دێتن ئەگەر هەر پیسیەکی تێدا بیتن لۆەوەی کە پاک بیتەوە. ئەو جا فەرمێەوە مەسح جەمیع الرەأسی کە باسمان کرد خاڵی یاخود حەدیث سنەتی پێنجەم سنەتی چوارەم مەسحی هەموو ڕەأسە هەموو سەر واتە وەکو گوتمان لۆی لە خلافیش دەرچێت و سنەتی شەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر عیمامە ئەنجامی دایە. سنەتی پێنجەم ومەسح الأذنين ظاهرهما وباطنهما بماء جديد واتە مەسحکردنی گوێیەکان بە ئاوێکی پاک دەرەوە و ناوەیان ئەوە کاتێکەوە مەسحی ڕەست کردیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو تەرتیب کاتێکەوە دەستی بەسەری داهێنایە دەستی مبارەکی
دەستی خستیتەوە ناو ئاو یاخود ئاویان لۆ پێداکریان ئاوی پێداکردە بە ئاوێکی نوێ نەک هەر بەو دەستە تەڕێکەوە بەسەرت داهێنایە ئەوە گوێیەکانت خاوێن کێوە واتە مەسحیان بکەی ئەوانیش دەستێکی تەڕی پێدابینی. ئەوجا وتەخلیل ئەصابع وتەخلیل اللحية لەلایەن گۆش بەڵێ وتەخلیل اللحية الكثة واتە دەست بەناو ڕیشدا هێنان ئەوانەی کە ڕیشیان زۆرە لە کاتێکدا کەوا ڕیشەکە ئەگەر لە تەنیشتت کەسێکە بێتن کە پێستی بنەوەی نەبینێتن ئەوەندە زۆر بێتن پێویست ناکاتن ئەوەندە خۆت ئەزیەت بدەی لۆوەی کە پیستەکەی تەڕکەی بەڵکو سنەتە دەستێکی تەڕ ئەوە لە ناوی بنەی لۆوەی کە تەڕ بیتن. تەمان بەحەقەت زۆر جاروەیە گلەیمان لێ ئەکرێت دەڵێن ڕیشێکی ئاوا بەرەداتەوە و جوانی ئۆناکە فعلەن با ئینسان ڕیشەکەی بە جوانی کاتێکەوە دەهێڵیتەوە کە زۆرە بیتن خزمەتی بکاتن. ینی ڕیشیش جوانیەکی زۆری تێدایە بەڵام ئەگەر هەر ئەوها بە ئیهمالی و بە ئەوەی تۆزاوی یاخود ئیحتیمامت پێنەدا لەوانەیە جۆرێک لە ناشیرنی نیشانەدا. جا پێیانبەری خوا صلی الله علیه وسلم دیارە دەستی مبارەکی بەناو ڕیشی داهێنایە ئەوەش سنەتە. ئەوجا وتەخلیل ئەصابع اليدين والرجلين دەستهێنان بەناو پەنجەکانی دەست و پەنجەکانی پێدا واتە ئەوها دەستیان پێدابینی چونکە ئەوە الحەمدوللا ژیان لەوانەیە لۆ ینی زۆر بەمان پاک و خاوێنی و ناز و نیعمەت بێ بەڵام ئەوانەی کەوا بۆ نمونە ئیش و کارەکەن ئەو ناو پەنجانەیان تەڕ نابن زۆر جاروێ ئەوەندە وشکە بنیان چڵکی تێدایە لێ سنەتە ئینسان دەستی پێدابینیتن بەڵکو ئەگەر تەڕ نەبێتن ئەو کاتی واجبە بیان شواتن ینی دەبێت تەڕ بیتن ئەو نێوانە پەنجە چکەوە ئازای دەست نوێژە. وتەقدیم اليمنى على اليسرى پێشخستنی ڕاستە لەسەر چەپە پێشخستنی لای ڕاست لە دەستنوێژ ئەوجا لای چەپ جا لە دەست و لە پێ. والطهارة ثلاثا ثلاثة خاڵی پێش کۆتایی واتە ئەو کارانەی کەوە لە دەستنوێژ ئەنجامەدرێتن سێ شەقاو لە بەدموچاوەنداکەی و دەستە سێجار ئەوە ئاوی پێدا بکەی و بڵێن ئێستا ئەوە بەلوعەیە و ئاسانترە واتە هەمووی سێجار لۆ ئەوەی لە ئەوە دەرسی کە تەڕ بۆیان تەڕ نەبووە چونکە پێیانبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە یەکێکی بینی دیارە پاژنەپێی تەڕ نەبوو بوو پێیانبەری خوا صلی الله علیه وسلم حتا لە حەدیثێک ئەفەرمێت بەقەدەر نینۆکێک تەڕ نەبووە. جا لە کتێبێکی حەنەفیەکان مەذهبی حەنەفی باسی پیسی و پاچی ئەکاتن ئەڵێ دەستی جاران گەورەتر بووە کە ئەو ئەندازە گیریان کردیە کە ئەو قیاسیان کردیە دەستی جاران گەورەتر بووە بێگومانیش مرۆڤ تا دێت کچکەترە بێتن وەکو بەژن و باڵا و جەستە ینی ئەوە واریدە ئیمامی عومەر ئەڵێ کە سواری گوێ درێژ بووە ئەجەل لەکم الله ینی لاقی گەیشتینە عاردی و مەشهورە لە ژیانیدا ینی زۆر دیارە زەبەلاح و گەورە بووە جا مرۆڤی جاران گەورە بووە ئیتر کە دەڵێت بەقەدەر نینۆکێک پێیانبەری خوا صلی الله علیه و سلم چاوی یەکەیتن ئەفەرمێ بڕۆ دەستنوێژت نوێکەوە. لە حەدیثێک کە ئەفەرمێ پێیانبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی وەیل للأعقاب من النار یعنی کە پاژنە پێی تەڕ نەبووە پێیانبەر صلی الله علیه و سلم ینی سزایەکی لۆ ڕاگەیاندێ لۆ ئەو کەسانەی کەوا پاژنە پێیان جا پاژنە پێش وەکو ئەو نێو پەنجانە جاروێ وشکەبی بە تۆزە بیتن لێ واجبە کە ئینسان بیشواتن بە جوانی و لە حاڵەتی ئاسایش کە ئەوەیە ئەوە دەبێتە سنەت. والموالات جیاوازی چیە لە نێوان موالات و تەرتیب ئەمە لە فڕوودەکان باسی تەرتیبمان کرد ڕیزبەندی ئەدی موالات چیە؟ موالات بۆ نمونە ئێستا ئەمە دەچینە سەفرەی بەنمونە دەتەوێت لەسەر ڕووباری دەستنوێژی بشۆی دوور لە ڕووتان پێڵاو دەپێدایە و گۆری دەپێدایە و حەز لێ گۆری و پێڵاو لە پێ نەکەیەوە و قۆناغیشت نزیکە لەوێن دەریش هەندێک ئاو هەیە دەتوانی یاخود دەبە ئاوێک دەبێەوە سەر جێ ئەو فەرش و ڕایەخی لێنە. موالات واتە نێوانی شوشتنی ئەندامەکان وشک نەبێتەوە جگە لە ڕیزبەندی یعنی دموچاو دەست ئەوال یەک لە دوای یەک بەڵام کاتێکەوە دموچاو و دەستی شوشتن دەتەوێت پێیەکانت دوایە بشۆی یان لە گوندی کانیاوە لە کانیا دەستنوێژت نیوەیە شۆی ئیدی کە دەبێەوە ماڵێ دەبێەوە ئەو قۆناغی کەلەی
نابی دموچاوت وشک بێتەوە واتە موالات ئەبم بەستی ئەوەیە. دێنە سەر بابەتێکی دیکە کە ئەویش بابەتێکی زۆر مهمە بەڕاستی. ئیسلام وەک ئیمامی مالیک ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێتن ئەفەرمێ ئیسلام ئەوەندە گەورەیە باسی لا ئیلەهە ئیللا الله کردیە دوو لە ڕووتان باسی چوونە سەراوی کردیە من الأعلى إلى الأدنى يعني من الأدنى إلى الأعلى وهذا هيتي نيشتوا لوي أواني كبراسي قصينا بدي أكن نشار زي إسلاما وندش يعني لحق حالي بن أجينا إسلام ببيه الشرم وببيه چەند و چۆنی باسی هەموو شتێکی کردی یەک لەوانە چوونە سەراوە. لەلایەنگۆ نووسراوە ئەلئیستیطابە واتە یعنی خۆپاکردنەوە یاخود داواکردنی خۆپاکردنەوە واتە پاک و خاوێنی ئەنجامدان لۆ چوونە سەراوانە یان ئەلئیستینجا واتە تارەتکردن و چوونە سەرا و ئەو بابەتانە. جاء فرمي والاستنجاء واجب من البول والغائط تاردگرتن و خۆپاکردنەوە لە بەول و غائط واتە هەردوو پیساییەکانی میز و پیسایی گەورە هەردووچیان ئەوە واجبە. ئیسلام ئەوەی واجب کردیە. ئیسلام وەکو ڕەهبانیەتی مەسیحی و وەکو ئەو خەڵکانەی دیکە کە ئەدیانی دەستکردی دیکە کە خۆ لە پاکخاوێنی ئەپارێزن تەمان ئەوان شلوانەی ئێستاوانەکەن بەڵام لە کاتی خۆی لە لایوان عیبادەت بووە ئیسلام ئەوەی نەهێشت. لەو سەحرایە کاتێک کە دین دێتن ئیسلام زۆر تاکید لەسەر ئەو بابەتە ئەکاتەوە. خۆپاکردنەوە لەو دوانە واجبە. والأفضل أن يستنجي بالأحجار ثم يتبعها بالماء. باشتر وایە ئەگەر بۆ نمونە ئاوێکی کەمت توێ بوو یاخود لە دەرێ بوو یان بە شێوازێک کە ینی ئاوەکەت بەشی تەواوی نەئەکرد خۆت بە بەرد پاکێەوە ئەو جار لە دوای ئەوە بە ئاو خۆت پاکێەوە. ويجوز أن يقتصر على الماء. ئەشکرێت تەنها بە ئاو خۆی پاکاتەوە کۆمە ئێستاکە لە ئینسانە و ژیانی شارستانێتی کە ئاو گوزەرانی خەڵکی الحەمدوللا جوان و پاک و خاوێنە. بەڵام ئایا ئیسلام هەر لۆ ناو شار هاتیە؟ نا. ئەوانەی کەوا بۆ نمونە لە دەرێ لە شوان و گاوان و ئیتر ئەوانەی ژیان لە گوندەکان و ئەوانەی ڕێبوارن و ئەوانەی کە ئیشکاریان لە دەرەیە چۆن خۆیان پاکەنەوە ئیسلام باسی ئەوەشی کردیە کە دەکرێت بە بەردی خۆی پاکەوە. بەڵام ئەگەر ئاو بەرد هەبوو باشتر وایە بە ئاو. ئەو على 3 أحجار ينقي بهن المحلة. یاخود دەکرێت بە 3 بەرد و بەرەو سەرەوە طبعا وەتر بێتن شوێنەکەی پێپاکێەوە ئەو شوێنەی کە بڵێن چ پێشەوێت چ پشتەوەیە کە پیسایی پێوەیە. فإذا أراد الاقتصار على أحدهما فالماء أفضل. ئەگەر ویستی بە هەردووچیان یاخود بە یەکێکیان خۆی پاکاتەوە ئاو بەرد هەبوون بۆ نمونە لەسەر کانیاوێکیە لەسەر ڕووبارێکیە لە شوێنێکی ئەوایە باشتر وایە بە ئاوێت چکە ئاو هەم پیساییەکەی لە ئەبا هەم بۆنەکەش لە ئەباتن واتە هەردووچیان. ويجتنب استقبال القبلة. جا ئەوە دێتە سەر بڵێن ئەوە لێرانە نەیکردیتە بابەتێک بەڵام نووستی ئاداب و قاضی الحاجە واتە لە کاتی ئەنجامدانی ئینسان کەوا دەچێتە بڵێن توالیت ئەنجامەداتن یاخود لە دەرەیە چۆن ینی بە شێوازێک ئینسان بیکاتن وەکو ئاداب و خۆڕەوە شتێک قاضی الحاجەمە بەس ئەوەی کە دەیەوێتن چیت خۆی پاکاتەوە سەراو بکاتن. يجتنب استقبال القبلة واستدبارها. پێویستە خۆی پارێزێتن لە ڕووکردنە قیبلە و پشتێکردن لە قیبلە. جا عولەما کۆمەڵێک قسەیان لەسەر بابەتە کردینە. ئیتر ئەمە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکی فەرمووە گەورەترین حکمت وەک عولەما ئەفەرمون حکمەتی تەعەبودیە گەورەترین حکمت. تر لێکدانەوەکان ئەگەر لە ئایەت و لە حەدیثدا وارد بوو بێ ئەوە بێگومان زۆر باشە. بەڵام ئەگەر ئەمە حکمەتەکەی نەزانین حکمەتی هەرە گەورە ئەوەی ئینسان بڵێ سەمعنا و ئەطعنا. بەڵام دیاریشە ینی وەک عولەما ئەفەرمون ئیمامی نەوەوی یەک لەوانە دەفەرمێ لەبەرەوەی قیبلە ئەشرەف الوجوه یعنی پیرۆسین ڕووە کە ئینسان لە کاتی عیبادەت تەنانەت لە کاتی مردووەکان کە دەنێژین سونەتە کە ئینسان بڵێن لەسەر ڕووی ئەوە کە ڕوویان کەویتە
قبلە ئینسان لە کاتی دانیشتن لە هەموو عیبادەتێک کە ئەنجامیدا لە کاتی دوعاکردن ئەو لە نوێژەکانیش کە واجبە بۆیە ئینسان ڕوو لە قبلە نەکاتن لە نەپشتیشی تێبکاتن بەڵام ئەوە لە چ کاتێک فی سەحرایی کە چۆلەوانی بوو ئێستا لە حاڵەتێکی ئاساییە کە ئینسان خانوبەرەی دروست کردیە بۆ نمونە لەوانەیە وا بێتن ئەوە ئیعتیادیە بڵێن ئەگەر ڕوشکەوێتە ئەوەی یاخود ئەگەر لە سەحرا کرا شتێک دابنی ساتیرێک بیتن بڕک لێک دوور بێتن کە عولەما بە ئەندازەی سێدی ڕاعیان دانا ینی مەترونیوێک ئەو شتە لێ دوور بێت و ساتیرێک دابنی یان بڵێن شتێک بەردێکت بکەویتە پێش یان بەردێکت بکەویتە پشت ئەوە بەو شێوازەی ئیعتیادیە والله ئاعلم کە ئیستیفادەی لێ بکە و بەڕاوەستانیشی تووشی بۆ گەنیە بێتن بڵێن ئەوانە دیارن حکمەتەکەن و تحت الشجرة المثمرة لەژێر داری بەری یعنی ئینسان خۆ لەوانە پارێزێتن وفي الطريق والظل هەم لە ڕێگا هەم لەژێر داری سێبەر والثقب و لەناو کون و چاڵ و ئەو شتانە خۆی پارێزێتن جا تاوان ئەوەش لێکدانەوەی جیاجیا هەیە هەم لەبەرەوەی کە دەڵێن مۆڵگەی ینی جنەکان بێ یاخود بەو مانایی لەو شوێنانە دەعبا و حەشەرات و ئەو شتانەی لێ بەو شتەی کە ئەتوو لەوێن دەرئەنجامی ئەدەی ئازاری ئەوان ئەدەی تاوان ئیسلامیش فێرمانەکاتن کە ئەمە تەنانەت ئازاری حەشەراتیش نەدەی نەک ئازاری مرۆڤ و کەسانێک کەوا لەگەڵ ئەمەدا ژیانەکەن ولا يتكلم على البول والغائط وقسنكي لسر ئەنجامدانی هەردوو ئەوەکان ینی ئینسان بەڕاستی زۆر جاروەیە لەوانەیە مۆبایل بێشت بێتن ینی ئەو حاڵەتانە هەتا ئەکرێتن خۆی پارێزیتن لەو بابەتانە ینی ئەوە ئادابێکی زۆر جوانە کە ئینسان پێی بابن بێتن ولا يستقبل حتى يعني حديث هاتیە ئەڵێ ینی پیامبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خوای پەروەردگار پێی ناخۆشە پێی تووڕە ئەبێ يعني لو كاتاندا إنسان قسنا كاتن طبعا إشي ضروري جوازة تبون منا حالتك هي لمالي اشتيك يعني أو حالتاني ضرورين اضطرارية أو إنسان يعني إسلاميش أو حالتانا رتاوى كاتن بلام لحالتي آسايي إنسان قصين كاتن ولا يستقبل الشمس والقمر ولا يستدبرهما أما باسي قبل ما أنكر نروي أنت يبكى نبشتي أنت يبكى تنانت علماء باسي أو أنكر يكا ڕوو لە مانگ و لە خۆریش نەکاتن ڕۆژ نەپشتیشیان تێ بکاتن کە دەڵێن ئەوانش دوو ئاەتی خوای پەروەردگارن واتە وەکو ڕێزێک کە ئیسلام فێرمانەکاتن لەگەڵ ئەوانش بەڕێزبی ئەوانش ئادابی ئەنجامدانی چوونە سەراون طبعا ئەوە لێرانە بە کورتی باسی کردیە ئەمە ئادابی دیکەمان هەیە کە گومانم نیە ئینشاءڵڵا جەنابتان لەبەریتانە کاتێک کە دەچینە سەراو بە پێی چەپە بچین بە پێی ڕاستە بینە دەرێ بڵێن بسم الله اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث چونکە سراوەکان و حەمامەکان مۆڵگەی جنەکانن طبعا ئەو حەدیثە کە وارد وە پیامبەری خوا صلی الله علیه و سلم بەستی پێوەیە لە جنەکانی نێر و مێ لە کاتێک کە دەچینە سەرا و حەمام ئەو دوعایە بکەن کە دێنە دەرێ بڵێن غفرانك الحمد لله الذي أذهب عني الأذى وعافاني يعني بڵێن سوپاس بۆ ئەو خوایی کەوا ئەو ئەزیەت و ئازارەی لەسرە من وەلا بردو و لەش ساغی پێدام طبعا معلومی جەنابتانە ناخۆشترین ئازار ئەو ئازارەیە و ئەگەر وەکەڵێ پەیوەندیەک بە دکتۆر عەبدولواحید بکەین پێمان دەڵێ ئەو ئازارە چەند ناخۆش و سەختە یعنی من ئێستا برایەک کە چەند جار عەمەلیاتی کرد یەک لەوانە دکتۆر عەبدولواحیدە خوای گەورە تەمەندرێژ و لەش ساغی کا ئینشاءالله و تەنانەت چوویتە ئێرانەی لە ئاخیر شت دوای سێ-چار عەمەلیات دکتۆر عەبدولواحید پێی گوتیە بڕۆ لە ئەڵمانیای ئەگەر چارەت هەبێ بەڵام لەبەرەوەی چەندین عەمەلیاتت ئەنجامدایە ناتوانی بەو ماوە کورتە لێ پێامبەری خوا صلی الله عليه وسلم فێری چمانەکە الحمد لله الذي أذهب عني الأذى وعافاني چونکە مانەوە و گیربوون و یاخود ئازاردیتنی ئەو کاتە زۆر زۆر نەخۆشیەکی سەختە خوا پەناماندا یا ڕەبی دێنە سەر بابەتێکی دیکە کە ئەویشیان زۆر مهمە بە حەقەت ئینسان ئاگادار بێتن باسی نەواقیض الوضوء ئەکاتن ئەو شتانەی کەوا دەستنوێژیان پێ ئەشچێتن جا تەمان ئەمە لە درێژەی بابەتەکاندا کە ینی هەموو جارێ وەکو بیرهێنانەوە ئەمە باسی مەذهەبی شافعیەکەین ینی ئەکرێ
بۆ نمونە ئینسان شتی دیکە ئاگادار بیت یاخود ینی جۆرێک لە تەسامحێک لۆ نەفسی خۆی پەیدا کرێ بەڵام ئەوەی کەوەواریدە لە مەذهبی شافعی ئەو شتانە دەستنوێژیان پێ ئەشچێتن لەوەی ئاگادار بین والذي ينقض الوضوء 6 أشياء ئەو شتانەی کەوا دەستنوێژیان پێ هەڵەوەشێتەوە پێ دەشێتن شەشتن یەکەمیان ما خرج من السبيلين هەر شتێک لە پێش و پاشی مرۆڤ دەرچێتن لە ئەندامی پێشەوە لە ئەندامی پشتەوە لە هەردوو ئەندامەکان کە دەرچێتن ئەوە دەستنوێژی پێ ئەشێتن زات تەبعاً شتەکان زۆرن ئەوەی پشتەوە دیارە ئەوەی پێشەوەش کە بەولە مەذیە وەدیە مەنیە طبعاً مەنی غسڵ واز بکاتن واتە حەدەثی ئەکبەر ینی دەستنوێژی گەورەتر واز بکاتن و شتێکی دیکەش ئەکرێ دەربارەی ینی وەکو عولەمای فەقیه باسییان کردیا دەربارەی ژنان شتی دیکەشمان هەیە ینی کە ئاوێکی دیکە دەرەچێتن ئەوانە هەمویان دەبنە مایی دەستنوێشکان بەڵام تەنها لەوانە کە دەیگەینی ئینشاءڵڵا ینی بەس مەنی غسڵ واز بکاتن ئەوان دیکە بەس پیسن و دەستنوێژیان پێشێت والنوم على غير هيئة المتمكن واتە نووسنێک دووەمیان لەسەر شێوازێک کەوا هەیئەت و شێوازێکی گونجاو نەبێتن هەیئەت و شێوازی گونجاو چییە ئینسان ئەگەر بە مڕەبعی دانیش بێ یا شتێکی خسبێتە بنەخۆ لۆوەی کە ئاگاداری خۆی بێتن لەو حاڵەتەدا دەستنوێژی ناشێ ئەجینا بە خەو دەستنوێژ ئەشێ بەڵام بە بۆرژان یا خەوە کوتکەوە نەوزە چی پێ ئەڵەن یانی لەوانی هەر یەکەمان وشەیەک بەکاربینین کە بۆرژان زیاتر لەوانەیە لە هەولێر ئەوە بیتن بەوە ناشێتن ئینسان ئەوە خەوێکی بەسەردادێتن ئەوەندە نابێتە مایەوەی بەڵام ئەگەر خەوێکی تەواو بیت چکە لەوانەیە دوور لە ڕووتان ینی شتێک لە ئینسان دەرچێتن لە بەرەوەی تەرکیز نامینێ لەسەر ئەندامەکانت کە تەرکیز نەما ئەو دەبێتە مای دەستنوێژکان جا لۆی هەیە ئینسان بە خەوێکی کەم لەوانەیە ئاوێکی لێ دەرچێتن هەر هەوایەک نەبێتن لێ دەبێ ئاگاداری ئەوەش بین سێمیان وەزەوال العقل بسكر أو مرض لاچوونی عقل و بیر و هۆشە چ بەهۆی بێهۆشی بێتن ینی سەرخۆشی بێتن چ بەهۆی نەخۆشی بێتن بێهۆشی کووە بۆ نمونە ئێستا کامە دەزانین ئەوانەی نەخۆشن عادەتەن بەنجیان لێ ئەدرێتن جۆرێک لە تووشی بێهۆشی ئەبن وایە ئەگەر بە تایبەت بەنجی ئیعام بێتن بەونجی بە وضوعینە بێتن تەواو ئینسانە دەچێتە دەر لەو دنیایی کەواتە ئەوەش جۆرێکە لە بێهۆشکردن هۆشی لە لای خۆی نامێتن یان بەهۆی نەخۆشی بێوەک لە پیامبەری خوا صلی الله عليه وسلم ئەجێڕدرێتەوە لە نەخۆشی سەرەمەرگدا پیامبەری خوا صلی الله عليه وسلم نەخۆشیەکەی ئەوەندە قورس بووە یعنی تەنانەت گەیشتە ئەو ئاستەی کە پیامبەری خوا صلی الله عليه وسلم پێی لە هۆش خۆچووە ئەوەش حاڵەتێکە دیارە ینی پیامبەری ئازیزمان عەلەیهی سەڵات وسەلام بەسەری هاتیە و زۆر جاری شەمە لەوانەیە نەخۆشی خۆمان ینی ئەو شتەی بەسەردا دێڵن ئەها ئەوە چ بوو ئەو حاڵەتە چ بوو ینی وەک بڵێن بێهۆشە بیتن ینی ئەندامەکانی تەواو دەچنە حاڵەتێکی دیکە جا ئەوەش دەستنوێژی پێ ئەچێتن واتە مەبەستمان لێردا لە چی ئەگەر کەسێک وا بوو دەبی پێی بڵێن دەستنوێژ بگرەوە لەبەرەوەی ئەتوو بێهۆش بووبووی ئەلەوانەیە ئەو لەبەرەوەی بێهۆش بووە ئاگای لە خۆ نییە فەقیرە ینی خوا پەناماندا لەوانەیە لە زۆرێک لە ماڵەکان ئەو جۆرە نەخۆشانە کاتێک کەوا دەکەونە و حاڵەتە لەوانەیە دەوروبەرەکەی نەزانن ولمس الرجل المرأة الأجنبية من غير حائل خاڵی چوارەم کە جۆرێک ناکۆچیەکی زۆری لە نێوان یعنی مەذاهیب و حتا خەڵکی ئێستاش زۆر جار ئەشپرسرێتن لە رادیۆ تەلەڤیزیۆنەکان و لە مەجلیسەکان و لە مەذهبی شافعی دەستلێدانی ئافرەتێکی بێگانە کەوا بەتوو بشێتن ببێتە خێزانت تەمان مەحاریمەکان کە حەفتن جگە لەوانە بەبێ پەردە دەستت توێکەویتن ئەوە دەستنوێژ دەشێتن و تەنانەت خێزانی خۆشت چکە خێزانی خۆت بەخۆش شایە و ئەوە بوویتە خێزانت ئیتر خوشتی خێزانت ئێستا دروست نییە بنمونە بەڵام دوای وەفاتی خێزان کە خوشتی خێزان دروستە ئەوەشیان بە هەمان شێوە بە مەحرەم ناچێتن لە مەذهبی شافعی دەستنوێژ لەوانە دەشێتن ئیتر ئەو ناکۆچێ لە نێوان لەمس و مەسە ئەو لامەستم النیساء وەلەم یەمسەسنی بەشەر کاتێک کە مەریەمە ئەفەرمێتن وەلەم یەمسەسنی بەشەر
علماء شافعي فرن مس واتای جیماع دێتن لەمس بە مانای دەست دێتن طبعا مەذاهیبەکانی کەش ڕەئی جیاجیان هەیە و بۆ نمونە مەذهبی ئیمام أبو حەنیفە ئاسانترە مەذهبەکانی کە دەڵێن ئەگەر بە شەهوەت بێت دەشتێ ئەگەر بە شەهوەت نەبێ ناشتێتن بەس لە مەذهبی شافعی دەشتێت جا چێ مەزبوطە شافعیەکی مەزبوطە دەی بشواتەوە ئەوەی شافعیەکی مەزبوطیش نیە لەوانەیە زۆر زار فتوایەکی لۆ خۆی بدات و بڵێ نایگرمەوە و نایشۆمەوە جا بەرحاڵ لە مەذهبی شافعیدا دەشتێت خاڵی پێنجەم ومەس فەرج الآدەمی بباطن الكف جا تەماشا لێکەم گوتمان لەمس الرجل المرأة لە خاڵی دواتر یعنی لە چارەم گوتمان لەمس لە خاڵی پێنجەم ئەڵێ ومەس فەرج الآدەمی بباطن الكف مەس و لەمسیا بەکارهێنایە کەواتە لە ڕاستیدا لە لۆغەتدا دیارە هەردووچیان واریدن لە هەمان کاتدا ناکۆچێکەش لە قورئانێدا لەسەر ئەوەیە والله ئاعلەم زیاتر والله ئاعلەم ینی ئیتر ئەوەش ڕەحمەتێکە و اختلافی عولەمایە و تازەش والله ئاعلەم بەمە ڕوون نابیتەوە بەڵام جا هەر یەکێک چۆن لۆ خۆی فتوایدایە واتە دەستلێدانی ئەندامەکانی مرۆڤ بباطن الكف باطن الكف كعلماء فرمون واتە ئەوە باطن الكفە ئەبە و شێوازە و ئەو هاش ئەو دوو پەنجانەی ئیبهام کە دێخیە سەر یەکتەی ئەوانە باطن الكفن کاتێک تەنانەت بە خۆت دەستت و ئەندامی خۆت کەویتەوە و عەورەتی خۆت ئەوە دەستنوێژی دەشێتن ئەو ئافرەتانی کەوا منداڵ بەخێوەکەن و ینی دیانەیە پاکخایانیان کەن ئەگەر دەستیان و ئەندامەکانی پێش و پشتی ئەو منداڵە کەوێتن جا کچیان کوڕ ئەوە دەستنوێژیان دەشێتن با منداڵی خۆی بێ باڕۆڵێ کە لە خۆت بشێتن کەواتە لە ئیدیکە ئەو لاترە لێ ئەوەش و خاڵی شەشەم ومەس حەلقەتی دوبوریه على الجديد دیارە لە قەولی کۆنی ئیمامی شافعی عیب نەبی لە دەست لێدان لە پشتەوە نەشکاوە بەڵام لە قسەی مەذهبی ینی ئیمامی شافعی کە قەولی جەدیدە کاتێک کە چوویتە مەسڕ و دووبارە مەذهبەکەی خۆی بەسەردا چوویتەوە و ئەوەی کردیەوە بڵێن جۆرێک لە پوختەکردنەوەی ئەفەرمێ لەویش دەستنوێژ دەشتێتن ئەگەر ئینسان دەستی وەکەوێتن یاخود دەستی وەی کەسێکی دیکەکەوێتن بەس بۆ نمونە کە ئافرەت منداڵ پاکوخاوێنە کاتەوە یاخود کەسێک کە بۆ نمونە کەسێکیان لە ماڵێ ینی دەیەوێ پاکوخاوێنی بکات و ئەوە بیتن ئەوە دەستنوێژ دەشتێتن والله ئاعلەم وابزانام لێرە ڕابوەسی نازانم ینی زیاتر بڕۆین پێرە بەڵێ كاتمان طوابو وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته